هەر نەخۆشێ لەسەر دەستی هەر دکتۆرێکە ڕزگاری بێ لەم نەخۆشخانەی مهرەبانیە وەگەوە وایە خوای گەورە و پەروەردگار هەموو خەڵکی سەرزەوی لەسەر دەستی ئەو کەسە ڕزگار کرد بێ. بناء مستشفى تقدم الخدمات بإخلاص وتخصصية وكفاءة عالية. شوێنێک دروست بکەین تا پۆکەی بە ناوی نەخۆشی هەژار بکەین. ئەو ئاەتە جێبەجێ بی ڕەحمەتەن للعالەمین بی. یەک لەو پرۆژە باوەڕ پێکراوانەیە کە خزمەتی بەشەریەت دەکات. وجدنا فيه من المصداقية والثقة. بەلانی کەم پشتەکانمان دەچێتە دەستێکی ئەمین. ڕاستی سەدان و هەزاران کەس بەڕوای تەواو بە پرۆژەکە هەیە. کارەکان بەرەو پێشچوونە. وئینشاءڵڵا ئەبێتە مایە خێر و بەرەکەت بۆ خەڵکی کوردستان. هەرچەندە دەوڵەمەند بی بزانە هەر هەژاری پێویستە بە خۆ دەوڵەمەندکردن هەیە لەم پرۆژە خێریەدا.